ئەمڕۆ لە شارەدەی تەوێڵە لە مەراسیمێکدا ڕێز لەو پزیشکە بە توانایی هەورامان دەگیرێت کە ماوەی نزیکەی 35 ساڵە هەموو کۆتایی هەفتەیەک دێتەوە و لە نەخۆشخانەی شارەدەیەکەدا دادەنیشێت و بێ بەرامبەر خەڵکی ناوچەکە دەبینێت و چارەسەریان بۆ دەنووسێت. ئەویش دکتۆر تایر هەورامیە. مەراسیمی وەفاداری بوو، ڕێزلگرتن بوو لە دەڤەری هەورامان بۆ بەڕێز دکتۆر تایر هەورامی. بەڕاستی دکتۆر تایر هەورامی دانەبراوە لە کاری پزیشکی، هەرچەند خۆی خانەنشینە، بەڵام بە خۆڕایی بەبێ بەرامبەر کار دەکات لە بەڕێکردنی نەخۆش لە چەندین نەخۆشخانە ناو شاری سلێمانی لە کردی گشتی لە کرد تایبەت. هەموو جومعەیەک لێرە لە دەڤەری هەورامان نەخۆش بەبێ بەرامبەر دەبینێ ئەن نەشتەریان بۆ ئەنجامدا. وەکو مامۆستایەک بەردەوام دێتە کۆلێژەکانی پزیشکی و زانکۆکان بە تایبەتی لە کۆیە بەشداری کۆنفرانس ئەکادیمی و زانستی و پزیشکیەکان دەکات لە شاری هەولێر. چەندین جار لە هەفتەیەکدا دەتوانم بڵێم چەند جارێک ئێمە داوای لێ دەکەین دێت لە لیژنەکان لە کاری وەزارەتمان ڕاستپاردە و ڕێنمایی و شارەزاییەکەی لەناو لەگەڵ تیمی هاوکارانمان بەشدار بووە لەگەڵمان هاوکاریمان دەکات. بۆیە جێگەی خۆیت و سوپاس دەکەین. ئەمە ئەو دەگەینێت کە ئاستی ئاکار و ڕەوشتی پزیشکی کاک دکتۆر نمونەیەک بێ بۆ جیلی نوێ بۆ پزیشکانی گەنجانی ئێستش ئاکاری پزیشکەکەی نمونەی سەرکەوتو بێت. هەستم زۆر پێم خۆشە، یعنی کە پێزانینێک هەیە بەو ئەرک و کارانەی لەگەڵ یا وەختی خۆیمان و بوو. هەتا کوکەی بەردەوامە بی لە خزمەتکردنی هەورامان بتوانم هەتا بتوانم. ئاگادارین مەسەلەن زۆربەی جومعانیتەوە لە تەوێڵە دانیشی بێ بەرامبەر خەڵکە بینی، ئەمە لەکەیەوە بەم شێوازە؟ ئەمە لە ساڵی 1990ەوە. بەڵێ بەردەوام هاتوومەتەوە، مەگەر بڵێ لە وڵاتە نەبوو بچوە بعد جارێ ڕۆشتومەتە دەرەوەی وڵات، یا بۆ دەورەیەکی پزیشکی یا بۆ مۆتەمەرێکی کۆنفرانسێکی پزیشکی بۆ ئەو شتانە. بەڵێ چی هاندەر بووە بۆ ئەم ئیشەی کە کردوتە؟ خۆی ئیشی پزیشکی خۆی لە خۆیە ئیشێکی ئینسانیە، هاندەرە بۆ ئەوەی کە بتوانی هەستی بەم کارانە. دوای ئەوە خۆی ئێمە سوێنی منێکمانەی کە سوێنی بۆقراتی پێڵێ کە ئەو باسی ئەکا ئەڵێ مەرج نییە هەموو کارێکی پزیشکی بە پارە ئەنجامی دەی، تۆ توانی بازجارێ پارەوەرگی بازجارێ پارەوە نەگری بە پێی ئەو نەخۆشیی کە چارەسەری یەکەیت و ئیمکانیەتی ئەو نەخۆشەی کە هەیە.